بینەرانی ئازیزی ئەناڵتی ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین کە لە بەشی دووهەمی ئەم بەرنمەیە پێتان دەگەینەوە بۆ قسەکردن بە شێوەیەکی کراوەیی لەسەر پرسی نەوت لە هەرێمی کوردستان. هەروەکو بەرنامەی پێشوش میوانی یەکەممان کاک سیروان ئەبوبەکرعەزیز ڕاوێژکاری وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم، میوانی دووهەمم کاک حەمەدجەزا ساڵح قادر دامەزرێنەری یەکەم پرۆژەی خۆماڵی نەوتی کوردستان، دکتۆر خالد حەیدەر مامۆستای زانکۆ لە کۆلێژی کارگێڕی و ئابووری، ناسک تۆفیق ئەندامی لیژنەی پیشەسازی و وزە و سەرچاوە سروشتیەکان لە پارلەمانی کوردستان، کاک بەرزان ئەورامی پارلەمانتاری خولی پێشوو لە لیژنەی پیشەسازی و وزە و سەرچاوە سروشتیەکان. بە دووبارە بە خێراتنی ئەو میوانانەی دیکەش دەکەم کە ئەرکیان کێشا و لەگەڵمان بەردەوامن. ناسخەن بۆ پرسیاری دەستپێکی بەشی دووهەم دێمەلای تۆ. شتێکم لە بەردەستە بۆ تەخێنمەوە. ئەڵێت توانای دەرهێنانی نەوت لە ڕۆژێکدا 187,000 بەرمیل نەوتە. گەر بە تەخمینی قسە بکەین. ئێوە لە مابووی ڕابردوودا باستان لەوە کرد کە ڕۆژانە 1200 بۆ 1300 تانکەر نەوت کە بە پێوەرە نێودەوڵەتیەکان باسی بکەین دەکاتە 360,000 بەرمیل نەوت بە قاچاغ دەبرێتە دەرەوەی هەرێمی کوردستان. ئەمە موبالەغە نییە، چونکە مەبەستم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەڵێن کە ئەو تانکەرە نەوتە زۆرانەی دەبرێنە دەرەوەی هەرێمی کوردستان تەخمین دەکرێن بە 1200 تا 1300 تانکەر نەوت. گەربێت و قسە لەسەر ئەمە بکەین، ئەمە خۆی بۆ خۆی مبالەغەی تیانە. مەبەستم بە کۆی گشتی قسەکانم لەسەر ئەوەیە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەڵێن نەوتی هەرێمی کوردستان بە قاچاغ دەبرێت. زۆر جار بەرپرسەکانی هەرێمیش دەڵێن بە قاچاغ نابرێتەوە تا بە ئاشکرا بەسەر جادەکانە دەڕات و ئەمە کێ قاچاغ. بسم الله الرحمن الرحیم. دیارە من حەزەکەم لەوە دەست پێ بکەم. جارێ سەرەتا بەڕاستی من بەندە وەکو خۆم وەکو ناسێک وەکو یەکگرتوش هەرگیز ڕقم لێ نادەین. بۆچی؟ چکە بەڕاستی ڕقم وتن قورسە، مەسئولیەتە. بەڵام هەر لەسەر زاری وەزیری سامانە سروشتیەکان خۆی کە نەوتە ڕوا، بەڵام ئەم نەوتە ئەنواعی هەیە. بۆ نمونە ئێستا تازایی و پێشتریش کاتێکە دکتۆر بەرهەم سەرۆکی حکوومەت بوو لە کابینی شەشەم بڵین تقریبی داوای 5,000 پۆلیسی کرد بۆ ئەوی حدود بپارێزرێ نەوت نەڕوا، نەوت بوەستێ بە قاچاغ. خۆزگە من ئەو نووسراوانەی کە بۆ حیمایە بوو ئەفۆن سێ بڕیاری تیا بوو ئەو نووسراوە کە بۆمان هاتوو. یەکێکیان ئەو 5,000 بوو کە بۆ حیمایی شەریکات بوو، یەکێکی تریان کە ئیتر نەوت نەڕواتە دەرەوە. یعنی من ئەڵێم ئەگەر نەوت ڕۆژ ئاماژەی پێدرا بوو کە نەوت بە قاچاغ دەڕوات نەڕواتە دەرەوە. باشە ئەگەر نەوت بۆ کۆنتڕۆلکردنی سنوورەکان ئێستا وەزیری سامانە من چکە بەڕاستی لەگەڵ ئەوە نیم وەکو چۆن لەگەڵ چۆن لەگەڵ ئەوە نیم ڕقم لێ بم بڵێم ئەوەنە ڕۆژانە ئەچێت دەرەوە. بەڕاستی ئامادەش نیم قسەیە بکەم کە خۆم قەناعەتم پێ نەبێ. من ئەڵێم مادام سەرۆکی حکوومەت ئەمرێ دەرەکا کە ئیترە بێ کۆنتڕۆڵی بازگەکان بکرێ بۆی نەوت نەڕواتە دەرەوە، وەکو چۆن لە هەفتەی پێشوو کە وەزیری سامانە سروشتیەکان لەگەڵمان دانیشی ئەڵێ من ناتوانم کۆنتڕۆڵی بازگەکان بکەم، ئەرکی وەزارەتی من نییە، ڕاستیشەکە ئەرکی وەزارەتی من نییە نەوت لە ناوەڕاستی لەوانەیە ناوەڕاست و جنوب یەتە ئێرە و ئەفرۆشرێ ئەڕاتە دەرەوە بە ئەڕاتە دەرەوە. مهم ئەوەیە ئێمە لە ئیتاری حکوومەتێکە ئەژین ئەو نەوتی ئەڕوا لە بەرچاوی من وکو هاوڵاتێک وکو پەرلەمانتارێک ئەڕاتە دەرەوە. نازام ئەم نەوتە نەوتی ڕەشی دەرەوەی ئەفرۆشێ یا نەوتی خاوی هەرێمی کوردستانە ئەڕوا یا بەرهەمەکەی ئەڕوا. هەتا گەشتە ئەوەی ئێمە لە لیژنە ڕستممان بە مۆبایل بووە هاو کە چۆن ئەم نەوتە ڕژ نییە سپیە و ئەها ئەڕواتە تەنکەرەکانی دەرەوە ها ئەچێتە دەرەوە. کەواتە تۆ لە ئیتارێکی ناشەفاف و ناڕوونا ئیشەکەی. حتا من لە لیژنە ئەم جارە نمونەیەکم گەڕایەوە وتم ناکرێ ئێمە حکوومەت بڵێ وەزیر بڵێ من بەرپرسی بازگە نیم، من بەرپرسی هێنان و بردننی سوتەمەنی نیم لە ئەوە ئیشی پارێزگایە، بەرپرسی پاراستنی سنوور نیم، سنوور بۆ کۆنتڕۆڵ ناکرێ. ئێمە کێیکە حکوومەتێکە باشە خۆ وەزارەتە لەنا حکوومەتێکە هەر حکوومەتی کوردستانە. کەواتە من حەقی خۆمە چووک و ئۆپۆزیسیۆن چووک و یەکگرتو چووک و ئەندامی لیژنەی پیشەسازی وزە بڵێ من لەنا من پرۆسەیەکی ناشەفاف و ناڕوونی نەوت لەم هەرێما بەڕێوە ئەبڕات، چونکە تەنکەرە ڕوا نازانم نەوتی هەرێمە یا جنوبە بۆ کۆنتڕۆلی ناکە. ئەگەر هەرێمە بۆ نابێ بزانم چەنە ئەم نەوتە ئەڕوا خاوە یا ڕەشە. ئەگەر ڕەشە ئینجا شتێکی تر ئێمە دوای ئەو هەموو فشارە کار لە جێگەی دەستخۆشیە با بڵێن خۆ جێگەی دەستخۆشینی خۆی هەرەبێ بێتە پەرلەمان بەپی یاساکە، بەڵام با بڵێن جێگەی دەستخۆشیە دوای ئەو فشارە زۆرەی کە ئۆپۆزیسیۆن و ڕاگەیاندنەکان هێنایان
250 ملیار دلار هاتە پەرلەمانی بەرهەمە نەوتیەکان ئێستا نەوتی دووهەم نهاتۆتە پەرلەمان گەشتۆتە پارێزگاکان ئەم جارە نیان هێناوەتە پەرلەمان بۆ ئەوی لێ قسەی لەسەر کرێ بەڵام ئێمە لە ڕێگیرا بەلاوە زانی نەوتێ پارەیەک ڕۆشتە پارێزگاکان عفوان ئاخی کاک بەرزان ئەندامی پەرلەمان نییە بە حکمی حیزبایەتیەکە ئاگای لێ کە سەرۆکایەتی کە ئەمە کارە ساتە چۆن ئەم بەزانی سەرۆکایەتی ئاگادارە چۆن من نازانم کە ئەندامی پەرلەمانە هیچ پەیوەندی بە شەفافێت نییە ئێمە بە ئاشکرای بە ڕووی وتیتمان 250 میلیۆن دلارمان تەسلیم بە حکوومەت ئەوە جاری یەکەم جاری دووەمیش میم گرنگ ئەوەیە ئێمە بەڕاشکاوی دەڵێن تەسلیممان بە حکوومەت کردیە و ئەگەر جاری یەکەم پەرلەمان ئاگادار بە جاری دووەم ئاگادار نییە ئەوە پەیوەندی بە شەفافی نیە پەیوەندی بە ئیجراعاتەکە دەیکرێت هیچ ئەگەر شەفافیت نەبایە بڵامانە دەکردەوە کە 250 تەسلیم بە حکوومەت کردی حکوومەت لەگە پەرلەمان تەنسیخی کردیە کەواتە ئەوە پەیوەندی بە شەفافێت نییە باسی نەوت ئێمە هەر دەڵێن نەوت کە دەردەچینەوتی خاوە بەڵام پاشان لە خلالی قسەکانتە ئەوەشمان بۆ ڕوونکەرەوە کە دکتۆراشتی لە قسەکانی ئاڵێت ئەمە نەوت نییە نەفتایە خەڵک لە لای خەڵک ئەو قەنەعەتایە کە نەفتا زۆر گرانترە لەنەوە باوش بۆ ڕوونکەم بەس دەرفەتم پێ بدە ئێمە نەوتی خاو ئەوەی کە دەستا پاڵاوگە سەرچیەکانی کەلەک و بازیان و ئەوان هەر هەموو شتەمەینێکە لە ئەوەی گازوالێ بۆ وێزگەکانی کاربا دەچی هەر هەمووی نەوتی سیبیە هەر هەمووی دابەشی سەر هاوڵاتیان دەکرێت نەفتی ڕەشە هەر هەمووی دابەشی سەر کارگەکانی چیمەنتۆ خوشتە و هەموو جۆرە کارەکە هەمووی دابەش دەکرێت نەفتەی دەکرێتە بنزین بەشێک لە نەفتەی بازیان دەبینێ لەگەر ئەوەی کە کاتی دەدەین نەوتی خاو دەدەینە پاڵاوگەکانی ناخۆی بچووکەکان لەویش گازوایل وەردەگرین بۆ وێزگەکان کارەبا نەفتی ڕەش و نەفتا دەمینێ کەواتە شتێکی نادیار نییە لەم پرۆسەیە کەواتە پرۆسەکە زۆر ڕوونا بە هیچ شێوەیەک نەوتی خاو ناچ دەرێ ئەوەی دەستە دەرێ ئێمە بەڕسمی ئەوانەی کە مامەڵە لەگەمە دەکەن کتابیان بۆ دەکەین بۆ نەفتی ڕەش نەوتی خام نییە نەوتی ڕەش کە پێدەن فیول ئۆیل یان نەفتە نەوتی ڕەشەکە ئەو کۆمپانی کە دەیباتە دەرێ کە بە مزایدە بۆ دەرەچیان ئەو نەفتەی کە دەیباتە دەرێ ئاگاداری ئاسایش و وەزارەتی دارایی و گومرگەکان خاڵە سنووریەکە هەموو دەکرێت کۆمپانیەکە چییە بڕەکەی چەندە جۆری سوتەمەنیەکە چییە هەمووی ئەوە ماوەکەی چەندە دەبی تەواویکە هەمووی ئەوە بەڕسمی و بە فەرمی دەگات گەزیاتر ڕوونیکەیتەوە مەبەستەوەیە ئەوەی ئەڕواتە دەرەوە تەنها نەوتی ڕەشە تەنها نەوتی ڕەش و هەندێک لە نەفتە ئەوە چیەکە لە کەناڵەکانی ڕاگەیاندن دەڕوات لە تانکەرەکە دەریێنێ ئاوای ڕۆیەکات ئەو تەفسیری خۆیتی ئەو تەفسیرێکە ئەوە دروستی کردووە دروستی کردێت چاواشە خەڵک دەکا ئەو بچووکە نەوتی خاو ئەو پێتم گوت بۆ پرۆسەیە دەڕوە ئەوە بەرهەمە نەوتەکەیە بەرهەمە نەوتەکەش ئێمە هەتا باسی حساباتی داهاتەکەشمان لۆتان ڕوون کردەوە مجرد بەڵام ئەوەی دەڕوا بە ڕسمی دەڕوا بە کتابی ڕسمی دەڕوا بەڵام ئەوەی کە لە عێراق دێ ئەو تاریبەکی داخلی پیا کردیە عێراق دروستی کردیە لە سەردانێک جەنابی وەزیر لەگەر وەزیری نەوتی عێراقی لەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدرال وتی ئەوە ئەو پێشنیارێکی کە چۆن سەیترەسە ئەو نەوتەڕەشەی بکەن کە بە قەچاق نەڕوە بەڵێ ناسخان ئەگەر وەزیری زامانە سروشتەکان نەزانێ ئەو نەوتی کە ئەڕوا چەنی هی حکوومەتە و چەنی هینی مێکشتی تریش کە هەکسیرانی شارتی پێ ئەو نەوتەڕەشەی ئەو نەوتەخاوی کە ئەدرێ بەو پاڵاوگە بچووکانە ئەو پاڵاوگانەی کە وەزیر خۆی ئەڵێ زیاتر نزیکی 100 پاڵاوگەمانەیە مۆڵەت یاساییان نییە ئێمە 3 مۆڵەتمانەیە کە ئەمەش گەورەترین گرفتی ترە کە تۆ پاڵاوگەی ناشەرعی نایاساییت هەیە لەم هەرێما ئیشەکە بۆمانیە بە بەڵگەوە کە ئەڵێ ئەم نەوتە بەحاڵ ئەکڵێنرێ هەمووش ئەوانش کە شارەزان لە بواری نەوتە ئەزانن نەوت کوڵینی زۆری ئەوەیە چونکە کە کاتێک کەمی کوڵێنی نزیکە لەوەی نەوتی کەواتە ناتوانانی ئەو بەرهەمانە دەبینی ناتوانانی گازوایی دەبینی کەواتە دەبیتە بەرهەمەکی نەوتی خاونیە خاڵشکە ئێمە ئەو بەرهەمە ئەو پاڵاوگە ئێمە هیچ یاسامان مورەتان پێ نەداوە بەڵام ئەگەر بێت و
ئێمە ئەو ڕێککەوتنە بینی هەرێم و بینی حکوومەتی فرات جێبەجێبی پێویستان پاڵۆک بچووکانە نییە بەڵام کاتێ ئێمن حسار لەسەر مندادنێ کاتێ بەشی من بە تەواوی نادا بۆ مەڵەتی نادەیتێ بۆی بە یاسایی ئیشکە ئەو کاتە منیش بزانم چۆن مامەڵە لەگەڵ لەواتی ئەوەی وەزارەتی سامانە سروشتەکان بەس تەنها لە 3 پاڵەوگە ئەکا لە ڕووی هوەری و لە ڕووی ژینگەیی ڕەجاءن بۆ ئەوەی واضح بین بۆی من وەکو پەرلەمان یا پەرلەمان وەکو لایەنێکی تەشریعی و ڕقابی بتوانێت مامەڵە لەگەڵ ئەم وەزارەتە بکە لە باتیەوەی باز لە 3 ئەڵێ ئێمە تەنها 3 پاڵاوگەی شەرعیمان هەیە یاساییمان هەیە بۆی من لەگەڵ 103 پاڵاوگا مامەڵە بکەم ئەو کاتە من ئەزانم ئەبێ بەرهەمی ئەم هەرێمە چەنێ بێ و چەنێ بڕوا و چۆن بڕوا بەڵام لەم شتایە وەزارەت ڕێگرە وەزارەت دەڵێ من ناتوانم هەل لێسەوە وڵات نەیەم بەما ئەمە یەکێکە لە گرفتەکان ئەو پاڵاوگەن هەموو لە هەرێم نییە ئەو 100 پاڵاو لە پارێزگای من نازانم ئەو ئێوە باشتر دەزانن چکە من لە پاڵاوگەم نەخۆم نەحیزم ناسخان لە قسەکانی وتی پێویستە وەڵامی ئەو پرسیارانەی هاوڵاتیان بدرێتەوە دەربارەی ئەوەی ئەم گرێبەست لەگەڵ کوێ دەکرێت ئەم نەوتە بۆ کوێ دەڕات داهاتەکەی چی لێ دێت ئەم قسانە ئایا ئەرکی پارلەمانتار نییە جەناب دۆکو پارلەمانتاری پێشوو ناسخانی ژۆک و پارلەمانتاری ئێستا کە وەڵامی ئەم پرسیارانە بۆ هاوڵاتیان وەربگرێتەوە چونکە ئەو نوێنەرایەتیان دەکات بەتاکی دەوە یەکێکە لە ئەرک و مەهامە سەرەکیەکانی پەرلەمانی کوردستان کە چاودێری تەواوی پرۆسێسی نەوتی لە هەرێمی کوردستانە بکات وە جوابگوی هەموو پرسیارانە بێت کە لە هاوڵاتیانی کوردستان هەیەە ئەویش لە ڕێگەی بەدەستێنانی زانیاریەوە لە وەزارەت و لایەنە پەیوەنددارەکان بەڵام پرسەکە چییە کاگ یادگار ئێمە کاڵین بە قاچاق پرۆسەیە کە بە ئاشکرا وەک جەنابە داماژەت پێدا بە پسوڵی ڕەزمی حکوومەتی هەرێمی کوردستان لە تەواوی بازگەکان بە دیار خەڵکەوە ئەم پرۆسەیە ئەنجام ئەدرێت سەبارەت بۆ پاڵاوگە نایاسانە ئێمە کاتی لە خولی دووەما بەڕاستی راپۆرتی خۆمان هەبووە ئەو کاتە ژمارەیەکی ئێجگار کەم بوون ئەو پرسەمان وروژان بەڵام بەداخەوە ئەو نەبوونی کارەبا یەکێک بوو لەو هۆکارانە کە تا ئەندازەیەک من لێرە خۆم بە پارێزەری حکوومەت نازانم بەڕاستی بەڵام با واقعی بین ئێمە قسەیەکیش بۆ خوا بکەین کە چاوپۆشی لەو گرێبەستانە کراوە کە دانراوە لێرە مەبەستەکەەوە بووە کە ئەو کات مەحەتاتی تەولیدی ئێمە بەشێکی زۆریان بە دیزڵ کاریانە ئەکە پێویستیان بە گازۆیل بوو و حکوومەت ئەو کاتە مەسفاکان نەکەوتبوونە بواریوە بەرهەمێنانەوە لەوانە بێت چاوپێشی لەوە کراوە کە هەوڵ درا ژمارێکی ئێجگار زۆر لەو مەسفایانە لە مەناطقی لە سنووری هەرێمی کوردستان و لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان دانران بە مەبەستی بەدەستخستنی یان بەرهەمێنانی گازۆیل بۆ مەحەتاتی تەولیدی کارەبا لە هەرێمی کوردستانە و ئەوەی پرسەکە لێرایە بەڕاستی نەفتایان نەوتی ڕەشەیان هەر شتێک هەیە هاوڵاتیانی هەرێم گرنگ ئەوە نییە ینی بەلایەنەوەگە گرنگ خەڵک پرسیاری ئەوە هەیە ئایا ئەمە کە ئەم داهاتی مشتەقاتی نەوتە ئەچێتە کوێوە بۆ کوێ ئەبێ و حکوومەتعاملی لەگەڵ یارمەتی بدە من یارمەتی تۆ دەم تۆ یارمەتی من بە یەکێتی و پارتی هاوپەیمانی استراتیژین لە پەرلەمانیشە یەک فراکسیۆنیان هەیە کۆمەڵێک پارلەمانتاری یەکێتی داوایان کرد یاداشتێکیان نووسی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاگایان لە گرێبەستەکانی ئاگایان لەو کارانەی وەزارەتی سامانە سروشتیەکان بێ لە بەرامبەردا پارلەمانتارێکی هەمان فراکسیۆن بەڵام لەسەر پارتی دیموکراتی کوردستان دەڵێت ئەمە پەیڕەوکردنی سیاسەتی سەرڕۆییە کاگیان کامە گرێبەستەی بەرهەمەکانی نەوتی یان گرێبەستەی بلۆکەکان و چێلگەکان دەڵێت مەبەستم لە کارەکانی ئەوەی دەوترێت کە کارەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان ناشەفافە لە داهاتە لەوەی باس لە تانکەرەکان نەکرێت ئەوەیان کردو کەواتە تۆ لەگەڵ یاداشتنی ئەو گرێبەستانە ئەوە گرێبەست نینە ئەوە مزایدە دەکرێت بەعلەنی کێ مزایدە دەکات وەزارەت دیکە وەزارەت بەڕسمی لە ڕۆژنامەکان بڵاوی دەکەنەوە بڕەکەی چەندە ئەمە باشکرا دەکرێت باشکرا زۆر لایەنەیە ئامادە دەبی بەس هەموو جارش بە پەرلەمان گوتە پێمان خۆشە جارەکاتین هەموو جار پێمان خۆشە بەشدارم لە گەرمان کۆمپانیەکان بە خۆیانیش بەشدار دەبن هەموو لایەن وەزارەتی دارایی بەشداری سەرۆکاتی ئەنجومەنی و وەزیران بەشدار بووە بە بەردەوامی هەموو لایەنەکان ئەوە حەسر نییە بە لایەنێک و بە حزبێک ئەوە شتێکی تیجاریە کۆمپانی بازرگانیە هەر لایەنێک بۆ هەیە بێ بەشدار بی
کە بەشدار نابی ئەوە کاکە من ئاماژەم پێدا لەسەر یاداشتەگەر قسم بۆ بکەیت بۆچی ئەمە پەرلەمانەکەی خۆیان و کارە بکەن بەڵام مەسەلەکە جۆرێک لە سوء تەفاهم هەیە مەسەڵەن پەرلەمان گلەیی ئەیە کە کاتێ 250,000 دلارەکە 250 ملیۆن دلارەکە نێرایە پەرلەمان هی مشتقاتی نەوتی بوو ئەوە بوو بەرهەمی ئەو مشتقاتی نەوتی بوو بە دوو وەجبە جارێکیان 250 جارێکی دیکە 250 یەکیان بۆ تەنمێ ئەقالیمەوی تریش بۆ دامی جامعات و ئەوانە بەڵام ناسخانەڵێ ناتۆ 250 دوم سەرۆکایەتی پەرلەمان ئەوەندەی من ئەم داهاتی ئەم فرۆشتنی ئەم مشتقاتی نەوتە چەند بەرابەری ئەوە زیادە لە ڕاستیا بێگومان کاکسیروانی ژاماژەی پێدا دووسێ و بەرامبەر لەوانەیە چوار بەرامبەری بێ بەڵام ئێمە بیرمان نەچێت پرۆسسە نەوتیەکانی هەرێمی کوردستان لە جۆری عقودی مشارەکەی ئینتاجن کۆستریکەڤەرین یعنی ئەبێ کولفەی تێچوونی ئەوە یارمەتی بدە دێنە سەر جۆری عقودەکان بۆی حەقی میوانەکانی حەقی ئینتاج بگێڕێتەوە لە ئینتاج حەقی مەصاریفی ئەو کۆمپانیایە هەر بڕەپارەیە خەرجەکە بۆ ئەو پرۆسەیە بگێڕێتەوە بێگومان ئەگەر 250 ملیۆن دلار هاتبێتە داهات بەشێکی ئەی دامی گازۆیل کراوە یعنی ئێمە باواقعی بیر بەشێکی ئەوە کۆمپانیەکان پشی خۆیان ئەبەن بەشێکی بۆ مەسەلەی نەقڵ ئەکرێ بەشێکی بۆ تەصفیە خۆ سێ پاڵاوگەیە لە هەرێمی کوردستانە هەن پاڵاوگای حکومی نین پاڵاوگەی کەرتی تایبەتن و حکوومەت ئەوەندەی ئەگەر باڵا نەچوو بن بە 13 دلار یەک بەرمی تەصفیاکە نازانم بۆ کاکسیروان زیاتر کاک حەمەدەزا کاک بەرزان لە بەشی یەکەمی بەرنامەکەیە وتی یەکێتی و پارتی داهاتەکە بخۆن باشترە لەوەی بگەڕێتەوە بۆ خەزێنەی بەغداد ئەمە تا چەند شیکردنەوەیەکی منطقیە من شتە بێ لە حکوومەتی بەغا ناڵێن مەبەستت بسن والبادێ والأظم واقعێک هاتووە واقع لەسەر و قوانینەوە واقعێکی سیاسی نەخوازراواتوە لەسەر و قوانینەوەیە بەسیس پەیوەندی بەڵام من کەڵێم گریمان من ئەو تۆمەتە من نەبەڵگەم لایە نە هیچم لایە ئەو تۆمەتە ناکەم پرسیاری هاوڵاتیانە ئەڵێم بەڵام ئەوە ڕای تۆیە تۆ ئەوە من نەک یەکێتی و پارتی کاکە ئەگەر لە منە پرسی بەش بە حاڵی خۆم وەک بەرزانەورامی تەواوی ئەو شەریکاتانەی کاتوونە هەرێمی کوردستان بە معنە ئیستیعماریەکەی جاران بێن نەوتەکە بەرن و بۆ خۆیان وجودیان لە هەرێمی کوردستان مالکی لە قسەکانیە وتی ئەو داهاتی نەوتەی بە قاچاق خەبرێت لە هەرێمی کوردستان گەردە چێتە گیرفانی دوو حزبەکەەوە من لاریم نییە بۆ وڵاتی کوردەوە ئەوە قسەیەکی بەتاڵە چونکە ئەو کاتێک ژایەتی یاسای نەوت و غازی کردووە نسخەی شوبار لە 2007 کە هەرێمی کوردستان دڵۆ پێنەوتی بەرهەم نەهێناوە ئەوە بەڕێرە بەداخ و کەسەرەوە کە ئەڵێم کە ئێمە نابەرپرسانە تەعامل دەکەن کێشێکی خۆمانەکەین بەگایەک و گاکەژەخینە بەردەم شارستانی و هاوشێوەکانی ئەو ئەی بۆ 2007 نەبوو بۆ جایەتی داوای لەبەر دەکەم کاک بەرزان وا هەست دەکەم کاک بەرزان مەبەستی ئەوە نەبێم داهاتە کە یەکێتی و پارتی بەڵام باشترە بۆ ئەمان بێت لەوەی بۆ بچێتە وەبەغا نەخێر ئەوە باشتر نییە بێگومان جارێ پێش هەموو شتێک ئەو پارانە لە خاریجەوە لە بنووکەوە تەحویل دەکرێت ئەو پارانە وەکو کۆنی لای خۆمان لە گونیا هەڵ نەگیراوە لە ماڵی کۆمپانیایی با بڵێن ئەکس لە خارج بە گونێ بیبا بیخاتە حسابی پارتیەوە یا یەکێتیەوە یا هەر حیزبێکەوە ئەو پارانە تەحویلاتی بانقی ئوسوڵی ترانسفێرەکرێ و ئێستا تۆ 10,000 دلار لێرە بنێری بۆ خارج ئەبێ بە ئوسوڵی هینی خۆ بەرزکردن بە حکومێک کە لە ئەڵمانیا ئەژیم ئوسوڵی بانقی وا تێگەم بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان حتمەن ئەو زانیاریە کە لە کەناڵی کێنێنیشەوە بڵاو کرایەوە و بیستوشمە کە ڕاستە لە بانقی HSBC کە بانقێکی جیهانیە یەک دوو حساب وا دیارە کراوەتەوە ئەو پارانەیە کە وەکو منحایاوەکو شیرینی یان کە بە نەقد هاتوون کە من گومانم لەوە هەیە 4 ملیاردنی احتیمال لە زۆر کەمتر بێت لەوە چکەوانی کە بە پرۆژەی لە ماوەی چەند ساڵی کە ئەکرێ ئەو پارانە بەڵێ بە فەیسە ئەو پارانە لەو بنووکانەیە هەڵگیراوە و بێگومان من شخصی خۆم قەت لەسەر ئەو ڕایە نیم کە بڵێم ئەمە حیزبەکان ئەیبن ڕەنگە بە شێوەیە لە شێوەکان کۆمپانیای سێبەری هەندێک حیزب بە شێوەیە لە شێوەکان ڕەنگە سوودمن بن بەڵام بە هیچ شێوەیەک ئەو پارەیە لە بنووکەوە تەحویل نابێ ئەگەر ترانسئەکشنی ئوسوڵی بۆ نەکرێت تەحویلاتی ئوسوڵی بۆ نەکرێت زۆر دوورمە ڕۆم بڕۆن لێرە چەند بانقێکەیە بپرسن بزان شتی با گونجاوە دوای ئەوە کە ڕەتێک باسییان کرد کە گوایە DNO مەبلەغێ پارەی یاوە بە هیچە لە بەرپرسەکان کەوتە محکەمەی دووە لێوە حکوومەتی بانقی فیدراڵی نەرویجی و ئەوانە بە دوواداچوونیان بۆ ئەو مەسلەیە کرد
دەرکەوکە نەخێرەوە وانە وەرقسە و قسەڵۆکە بۆیە من گومانم لەوەیانە و هیوادارم کە ینی میلەتەکەشمان بە چاڕوون بێ هێجگار شتەکان وە بەو تاریکی وینێ نەبینێ بەڵام ئێمە لێرا بەڕاستی لە ناوخۆی خۆمانە کە ئەڵێن سیستەمێک نییە خۆی سیستەم هەیە ڕەنگە سیستەمەکە لاواز بێ پێویستی بە بەهێزکردنە بە ڕەخنەگرتن زیاتر بەهێزترە بێ ئێمە بێ سوپاسی ڕەخنەگرەکان بکەین و منیژێکێک بەڕاستی لە ڕەخنەگرەکان ینی کە من هیچ ینی مەسئولیەتێکی ڕسمیم نییە و بەڕەخنە ئەزانم شت پێشەکەوێ ئێمە لە کۆنەوە ئەڵێن لە پارتەکانمانەکە پێگەیشتن ناو پارتە سیاسەکانی خۆمانە ئەڵێن بەڕەخنە و ڕەخنە لە خۆگرتن شتەکان بەهێزە بێ ڕەخنە نابێ ڕەخنە بێ بۆ ڕوخانن ڕەخنە بۆ دامەزراندن بۆ دروستکردن بە حقیقەت ئەنجا چەند شتێکی کەشێ من ویستم بەڕاستی لە تەوەری بڵێن لە هیری یەکەمە مەسلەی ژێرخانی ئابووری کە گەشەی پێ ئەدەین زۆر شتەیە لە بواری ئەندازیاری نەوتە لە پیشەسەزی نەوتە بەچاو نابینرێ ئەمە مێزێک نییە تۆ لێرا دوورست کرد بێت لە بەرچاوابێ ئەمە بینایەک نییە چوو بێ بە عاسمانە و تێلێ نیە چوە بە عاسمانە تۆ بیرێک هەڵەکەنی جاری وایە هەسی 40 میلیۆنی تێچێ بچووکترین بیر لە کوردستانە لە 5 میلیۆنی تێچێتەکەن بەڵام شۆ بە ناخی عەرزە بەبێ ئەو بیرەکە ئینفراستراکچەرە مامۆستاد تێبینی تۆ چیە لەسەر ئەو ڕخنانەی کە وەزارەتی نەوتی عێراق ئاراستەی هەرێمی کوردستان یەکا زۆر بە کورت بەشی هەرە زۆری ینی بەشی هەرە زۆری بە مطلقی ئەڵێم نابەجێن نادەستورین و خۆیان ئەو هەڵانەی کە خۆیانێکن زۆر لە ئەگەر ناوی بنین هەڵایە نەپرسین لە یەکتری نەتەنسیقکردن لە یەکتری ئەوان زۆر ناڕاستن و ئەوان ئەساسن کورت و مختصرەکەی بە کوردی و بە کرمانجی و بە کورتی ئەوان ئیمانیان بە فیدرالیت نییە ئەمە هەمووی بەهانەیە بە کوردی ئەگرن دکتۆر دێمە لای تۆ گرێبەستەکانی هەرێمی کوردستان دەوترێت کە گرێبەستی شەراکەن وایە کاکسیروان ئەوانەی لە بەغدا دەکرێت بەڵێ ئەوانەی لە بەغدا دەکرێت و لە حکوومەتی عێراقی دەکرێت خەدەمین حەزەکەم من ڕوونی ناکەمەوە تۆ ڕوونی کەرەوە بۆ بینەر مەبەست لەم گرێبەستانە چیە شەراکە چییە خەدەمی چییە سوودەکانی چییە سلبیاتی چی وەکو لاینە قانونیەکە لەوانەیە بەڕێزان لە من زیاتری دەکە بزانم بەس خۆی ئەوەی کە دیار لە ناوەکەەوە لە ڕووی اقتصادیشەوە بڵێ شەراکەت ئەوەیە کە تۆ بەڕێزت ینی وەکو بەڕێزان ئاماژان بکرد کاکە بەرزان یعنی زیاتر تێچوون و شتەکەنەوە ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەو کۆمپانیە کە هینە لێ پرسراوە بۆ دەرهێنانی ناوتەکە ئیتر ئەوەی تر ئەمێنێتەوە بابەتی ئینەکەی قازانجەکە بە پێی ڕێژە و بە پێی این ڕێکەوتنەوە دابش ئەکرێت لە بینە نازام لایەنە قانونیەکەی چۆنیە بەس من تەسەوڕەکەم بۆ کوولە لە شەراکەتەکە حەسەیەکی کۆمپانیاکەشی تیا ئەبێ بەتەکی تیاابێ جگەلەوەی کە بەتەکیید لەوانەیە بەڕێزکا کیوان زیاتر بزانێت لەم بابەتە حتا ڕێککەوتنی شەیە لەسەر ئەو کەسانەی کە لە بوارەکە ئیشەکەن لەو کێڵگەیە ئیشەکەن ئایا سەتا چەند بەڕێزی ئاماژەی پێدا سەتا هەفتای وا بزانم کارمەندی خۆمانە بێ نازانم شتێکی وا باسکە جەنابەت کاکسیروان با من پرسیارەکەم ببوورە دکتۆر یەک لەحظە کاکسیروان بۆی حەقی دکتۆریش نەخۆین پرسیارەکەم بە وازەحتر بکەم لە گرێبەستەکانی شەراکەتە کۆمپانیاکە بۆ ئەو مدەی کە ڕێککەوتون لەسەری حەسەیە بێت پشکیە بێت لە خەدەمیەکەیە کۆمپانیاکە وەکو چۆن بڵێ وەکو کرێچیە پارەیەکی دەدرێتێ بەڵام سەررجەم داهاتەکە بۆ حکوومەت دەگەڕێتەوە لە ڕووی ئابوووریەوە ئەمە چ زیانێکی بۆ هەرێمی کوردستانی من نەتۆ جەنابەت بڵێ استیفادەکەی چیە زیاتر ینی ئەگەڕیم بێ ئەگەر خەدەمی بێ من تەسەوڕەکەم بە چاودێریکردنی بابەتەکە زیاتر سوودی زیاتری هەبێ ئەگەر خەدەمی بێ بەو شێوازێک کە باس کرد جەنابەت بۆ لەبەرەوەی ئەو کۆمپانیای ئیشەکە بۆ هەرێمی کوردستان واتە بێتەوە بەڕێزی پسپۆر و خەبیری شارەزای تایبەتت هەبێ لەو بوارە بۆ ئەوەی چاودێری بکاکەی گەشتە ناوتکەی ینی ئیتر تۆ بەڕێزت وەکو توانایی بەرەمهێنانی خۆمان ئینتاجی خۆمان کەی بتوانین بۆ نمونە بە پێ ڕێکەوتن بەتەکیت تۆ بەڕێزت نەوت دەربێنیت و هەموو پرۆسەی پاڵاوتن و تەسفیە و شتانی بۆ بکەیت و ئیتر هەناردەی دەرەوەی کەواتە بەبەستی شارەزایی خۆت بۆچی هەرێمی کوردستان بە خەدەمینەی کردو بە شەراکەت کردوێت بەتەکیدەوە من لای تۆش کاکسیروان بەتەکیدەوە تەسەوڕەکەم ئەگەڕێتەوە بۆ لایەنە هونەریەکە زیاتر لاینە هونەرەکەی زیاتر ینی لاینە فەنیەکەی زیاتر ئەگینەوەکو لاینی اقتصادی من تەسەوڕەکەم ئینی تایبەت بە خەدەمیەکە
ئەو شێوازە خەدەمیەکە زیاتر استیفادە هەبێ بە مەرجێک کە ئێمە چاودێری خۆمانمان هەبێ و بۆ ئەوەی کە بۆ ئینانیانی بۆ نمونە ئەوەی شەراکەیە بەتەکیید ئەوەش من تەسەورەکەم ئەگەڕێتەوە بۆ دۆخی هەرێم لەو کاتە دۆخەکە چۆن بووە ئەو بەڕێزانێ ئەو کەسانی کە شارەزان لەو بوارە ڕێکەوتنەکەەوە بۆ بەو شێوازە کە وابینیویانەکە گونجاوترە بەو شێوازە کاکسیلۆن پاش ناو بڕەکە ئەهێڵم قسەکانی خۆت بکەیت بینەرانی ئازیز پاش ناو بڕێک بە پرسیاری میوانەکانی پشت مێزەکە و وەڵامی میوانەکانی سەر مێزەکە بەردەوامە بین لەگەڵتان بینەران.